بە هزاران کەس ئامادەبوونیان هەیە لە پارکی شانەدەری شاری هەولێر بۆ بەشداربوون لە ئاهەنگی نەورۆز لەگەڵکردنەوەی ئاگری نەورۆز لە نێو ئەم پارکەدا کۆتایی بە چاڵەکیەکانی فیستیڤاڵی ئادار و نەورۆز دێت. لەم پارکەی شانەدەردا خەڵکی لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی دەوروبەر و بیانیەوە ئامادەبوونیان هەیە. نوێنەر و باڵیۆز و بەرپرسە باڵەکانی ناوچەکە و وڵاتانی دەرەوە لەم پارکەدان لەگەڵ ئەوەی کە کەشوهەوا تاڕەتەیەک سارد و باراناویە، بەڵام خەڵکی زۆر بە گەرمی ئامادەبوونیان لە ئاهەنگی نەورۆزدا هەیە. بەهۆی جێژنەکانی ئازار و نەورۆز خەڵکەکی بیانی زۆری لێرە خڕبوویتەوە. منش خەڵکی هەولێرم و خۆم هاتیمە ئاهەنگی نەورۆز بە جەوەکی بارانی ساردەوە خەڵکێکی بیانی و زۆر هاتووتە ئێرکوانە. لە ناوچە دابراوەکانی قەزای مەخموور ڕاهاتینە لەگەر کۆمەڵێک برادر و خۆشەویست دەمانێت بەشداری جێژنەکانی ئادار و نەورۆز بکەین. هەر بە بۆ نۆشە پیرۆزبای لە سەرجەم خانەوادەی شەهیدان و پێشمەرگ قارەمانەکان دەکەین کە بە خوێن بەرگریان لە قەزای مەخموور و ناوچە دابراوەکان کرد.